ڤۆدکای ترامپ کەوتە بازاڕ، نرخەکەی هەرا دەنێتەوە. ڤۆدکای ترامپ براندێکی خواردنەوە کحولیەکانی ئەمریکایە. لە ئێستادا لە بازاڕە ئەلکترۆنیەکاندا بوتڵی بە 47 دۆلار دەفرۆشرێت. کوڕەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕۆژی 29 یانزە ڕایگەیاند داواکاری زۆر لەسەر ئەو ڤۆدگایە هەیە کە ناونیشانی ترامپی بازرگانی لەسەرە و نرخەکەیشی 47 دۆلارە کە دەکاتە 67,000 دیناری عراقی. ئەریک ترامپی کوڕی دووەمی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا هەروەها دەڵێت دڵخۆشم کە ڤۆدکای ترامپ ڕابگەێنم کە ئێستا ئامادەیە بۆ فرۆشتن. دەژڵێت هەر بتڵێکی ڤۆدگاکە بڕی 750 ملیمی تێدایە و لە ڕێگای پێگە ئەلکترۆنیەکانەوە نمایش دەکرێت. دەوترێت نرخی ڤۆدکاکە کە 47 دۆلارە ئاماژەیە بۆ ئەوەی ئێستا ترامپ 47مینی سەرۆکی ئەمریکایە. ڤۆدکاکە ئاڵای ئەمریکای لەسەرە و لەسەر شوشەکەی نووسراوە ڕۆحی مەزنی ئەمریکا. هەروەک بڵاوکردنەوەی ڤۆدکاکە لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس چەندین کاردانەوەی لێکەوتەوە. کەسێک نووسیوێتی سەیرە ترامپ خۆی شانازی بەوە دەکات هەرگیز خواردنەوە کحولیەکانی نەخواردوێتەوە کەچی ڤۆدکای ترامپ دەخاتە بازاڕەوە. یەکێکی دیکە نووسیوێتی ئەم خێزانە کەس لێیان تێناگات. ترامپ خۆی ناخواتەوە بەڵام براکەی لە ئەنجامی زۆر خواردنەوەوە لە تەمەنی 42 ساڵیدا گیانی لەدەستدا. دەبێت بووترێت خواردنەوەی کحولی ڤۆدکا لە شوێنە ساردەکان زۆر دەخورێتەوە و بە تایبەتیش ڕووسەکان بۆ بەناوبانگن کە ڤۆدگا زۆر دەخۆنەوە. دوور نییە ترامپ بەم ڤۆدکایە مەبەستی ناردنی جۆرێک لە پەیام بێت بۆ ڕووسەکان.